إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خۆشەویست، خوشکانی بەڕێز، ئەگەر خوای یارمەتیمان بدا ئێمە زۆری ڕەمەزانمان تەواو کرد الحەمدولله، و چەند ڕۆژێکمان ماوە لە مانگی ڕەمەزان. ڕەمەزان زۆری ڕۆیشت و کەمەکەی ماوە و نزیکە کە ماڵ ئاواییمان لێ بکا و ئەلویداعی ئەخیرمان لەگەڵا بکا. ئیتر نازانین ئایا جارێکی تر ئێمە مانگی ڕەمەزان ئەبینینەوە یانە؟ ئایا ئەمە ویداعی ئەخیری عمریشمان نییە؟ ماڵ ئاوایی ئەخیری عمریشمان نییە؟ الله ئەعلەم. عەرزم کردن وتاری پێشوو، ئێمە ئەگەر ڕاست بکەین و بە جوانی لە دینەکەی خۆمان تێ بگەین، ئێمە خوای گەورە بۆ عیبادەت دروستی کردوین، و خوای تەعالا پێمان ئەفەرمێ و بە پێغەمبەرەکەمانیش فەرموویەتی و بە هەموو پێغەمبەرانیش فەرموویەتی: واعبد ربك حتى يأتيك اليقين. ئینسانی مسلمان ئەبێ بەردەوام بێ لە بەندایەتی کردنی خوای پەروەردگاری، حتا ئەگا بە مردن، ئەگا بە یەقین، حتا ئەگا بە دڵنیابوونەوە کە گەشتۆتە لیقائی خوای پەروەردگار. وخوای تەعالا لەسەر زمانی یەکێک لە پێغەمبەرە خۆشەویستەکانی عیسا عەلەیه السەلام ئەفەرمێ: وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا. خوای تەعالا وەسیەتی پێکردوم. عیسا پێغەمبەر ئەفەرمێ خوای گەورە وەسیەتی پێکردوم بە نوێژ، بە زەکات، حتا حەی و زیندوو بم. یعنی ئەمە بەرنامەی ئێمەیە، و ڕەمەزانیش ئەمەمان فێرەکا. بەڕاستی ڕەمەزان ئەمەی فێر کردین، و ئەبێش وابێ ئەگینا وەکو کابرا ئەوین کە وتی مامۆسا من نازانم چی لەگەڵ کوڕەکەما بکەم، ئەم هاوینە کامل من چەندین خوولم بە کوڕەکەم کردوتەوە، لە چەندین خوولا بەشدارە، و پارەیەکی زۆرم لەسەری سەرف کردووە، بەڵام کە کۆتایی خوولەکە دێ هەر وەکو ئەوە وایە نەچوبێتە ناو ئەم خوولەوە، هیچ ئیسفادەیەکی نەکردووە. ئەگەر ئێمە لە خوولی ساڵانەی پەروەردگار کە مانگی ڕەمەزانە سوودمان وەرنەگیردبێ، ئەگەر ئەو ئینسانەی کە پێشی ڕەمەزان هەمان ئینسان بین لە پاشی ڕەمەزان، کەوابوو ئیتر وەکو ئەو مناڵەوانە هیچ سوودێکی نییە، هەرچی لەسەرمان سەرف بکرێ بێسوودە. نابێ ئینسانی مسلمان وابێ، نابێ ئینسانی مسلمان وابێ. ئەبێ ئینسانی مسلمان لە دوای ڕەمەزان فەرقی کردبێ لەگەڵ پێشی ڕەمەزانە. ئەبێ ڕەمەزان لە قوتابخانەی ڕەمەزان، لە خوولی ڕەمەزان ئێمە سوودێکی وامان وەرگرت بێ کە لە پاش ڕەمەزان پێمانەوە دیار بێ.
نەوەک یەکسەر لەگەڵ ڕۆژی جەژنا ئیتر ئێمە ساردی و سڕی ڕۆمان تێ بکاو کە ئەنەهو ئێمە وەکو چۆن بڵێ خوا پەنامان بدە یا ڕەبی ئینشاءڵڵا ئێوە لەو جەمعە نین کە ئەنەهو عابیدی ڕەمەزانن بەس تەنها ڕەمەزان پەرستین ئێمە کە ئەنەهو لا حول ولا قوة إلا بالله خوا بەس لە ڕەمەزانە هەیە لە پاش ڕەمەزان ئیتر نەعوذ بالله خوا نامێنێ ئەوامری خوا نامێنێ لا حول ولا قوة إلا بالله حاشاكم إن شاء الله إيوه لوانا نيتا أبي إنساني مسلمان زور آقاي لخوي به لو جورا كسانا نبي كخواي تعالى لباريانا وأفرمي لقرآن ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا آفرتك هبو خوري أكرد ببن ماندو أبو زور ماندو أبو بەڵام ئەم ئافرەتە عەقڵی تێک چوو بوو هەموو جارێ کە خوریەکەی ئەکرد بەبەن و ئەی ڕێسا و ماندوو ئەبوو پێوە پاشان هەڵێوەشاندەوە پاش ئەوەی کە عەزیەتێکی زۆری خوارد هەڵێوەشاندەوە جا خوا فەرمێ ئێوەش وەک ئەوە مەبن ئێوەش وەکو ئەو ئافرەتە مەبن زۆر ماندوو بوون ئێوە بەوەی کەوا ئەمە بڕێسن آخر معقولة دواء أو أي ريسن أم جاشية يعني معقولة إنساني عاقل اشتواكا إنساني عاقل ماندوبون يكي زوري بيني وآية دواء أم ماندوبون هم يداب آوة اشتواء بيه نابي خوش يسكانم إنساني مسلمان لجياني هردم مستقيمة ها يمروجي هفدجار داوا لخواي قورا أكين أرين إياك نعبد وإياك نستعين إما ربي فنابت أبين بتاكو تنيا وهر توش أبرستين بتاكو تنيا ربي شريكة بو قرار نادين هاو بشت بو بريار نادين إما تنها تو أبرستين دي خدايا دي پروردگار خاوني أرزو آسمانكان أو پروردگاري كلدايك من برحم تريبو من اهدنا الصراط المستقيم هداية من بدبو الرقاء راستك رقاي أواني كوا نعمتي خوت رشت السريانا كين أواني كخواي قورا نعمتي خوي رشت السريانا أزانن كين خواي تعالى خوي لقرآن أفرمي أنعم عليهم كين من النبيين والصديقين والشهداء والصالحين شوار قوما حيف إما هاوري أوان نبين زورنا خوش إما هاوري أوان نبين تخوا براينا حيف نية إما لقيامتها لقل بيغمرانا نبين حيف نية إما لقيامتها هاوري صديقين راس قويان نبين حيف نية إما لقيامتها لەگەڵ شەهیدانە نەبین لەگەڵ پیاوچاکان و ئەولیاکانە نەبین حەیف نییە لەگەڵ فیرعەون نابین بەڵێ وەڵڵاهی حەیفە جابرا خۆشەویستەکانم پرسیاریان لە بیشری حافی کرد پیاوچاکی بەڕێز لە بیشری حافی پرسیاریان کرد وتیان قەومانێک هەیە لە ڕەمەزانە زۆر گەرمە بن بەس دوای ڕەمەزان سارد و سڕ ئەبنەوە و ئیتر پیان دیار نییە کە ئەمانە ئەهلی ڕەمەزانن فەرمووی ئەوانە خراپترین قەومن بئس القوم بەڕاستی ئەمانە خراپترین قەومن لا يعرفون الله إلا في رمضان خوا ناناسن إلا لرمضان نبي ئەها دیتانە پیاوچاکانمان چۆن لە ئیسلام تێگەشتون ئەوە یەکێکە لە ئەولیاکانی خوا مەشهورە بیشری حافی ئاوا تێگەیشتووە ئەڵێ ئەوە قەومێکی زۆر خراپن ئەگەر بەستەنها لە ڕەمەزانە خوا بناسن چونکە تۆ لە هەموو چرکەکانی ژیانتە خوا ئەناسی و ئەزانی خوایەک هەیە خاوەنی ئەرز و ئاسمانەکانە ئینسانی موسڵمان ئەبێ هەردەم لەگەڵ ئەوانە بێ کە ڕێگای ڕاستیان گردووە نابێ لەگەڵ تەمەڵ و تەوەزلەکان نابی نابێ شوێنی ئارەزووی خراپەکاران بکەوی نابێ بگەڕی تۆ جارێکی تر بۆ لای ئەوانەی کەوا ژیانیان لەسەر تەمەڵی ئەبەنە سەر
حیفە ئینسانی مسلمان وابێ و ئەوانش بابزان زۆرن لەسەر زەویە ئەوانەی کە لە دوای ڕەمەزان هەوڵ ئەدەن تۆ بۆنەوە بە کافێتریاکە هەوڵ ئەدەن بتەوەن و لە نوێژی جەماعەت دوات بخەن هەوڵ ئەدەن ئیتر تۆ ئیلتیزام بە سونەتی پێغەمبەر نەکەی صلی الله عليه وسلم وإن تطع أكثر من في الأرض يضلوك عن سبيل الله ئەگەر شوێنی یان بەگوێی کەسانێ بکەی کە زۆرن لەسەر زەویشە بەخوا زۆرن زۆرینە ئەوانن ئەگەر بەگوێیان بکەی واللهی لە ڕێگای خوا دەرتەکەن لە ڕێگای خوا دەرتەکەن تۆ ئەبێ لەگەڵ ئیماندارانە بی لەم جەمعە دەست بەرمەدە گشتان دەست بگرنە یەکەوە لە آخر زەمانە ئاوایە خۆشەویستەکانم آخر زەمان زۆر خەتەرە هەها جاروا هەیە شەپۆلێک ئاو دێ زۆر بەهێزە تا شەپۆلەکە بەهێزتر بێ پێویستە دەست یەک بگرین لە ناو ئاوەکە بۆی نەکەوین ئەگەر دەست یەک نەگرین لە یەک ناکە ئاوەکە ئەمان با ئەم شەپۆلی آخر زەمانە بەهێزترین شەپۆلەکانی دنیایە زۆر بەهێزە شەپۆلەکە زوو قۆڵ نەکەینە ناو قۆڵ یەکتریا ئاو ئەمان با شەپۆلەکە ئەمان با براینە ئاهلی مزگەوت دەست لە یەکتری بەرمەدەن بەدەم یەکەوە بن قۆڵی یەکتری بەرمەدەن قۆڵکەنە ناو قۆڵ یەکە باشە پۆلی آخر زەمان نەتان با دنیاکە زۆر خەتەرە یەکێ لە پیاوچاکان ئەفەرمێ عجبا لمن كانوا يعمرون المساجد ويداومون على قراءة القرآن فلما مضى رمضان تأخروا وربما تركوا صلاة الجماعة ئەفەرمێ زۆر سەیرە کەسانێک لە ڕەمەزانە زۆر گەرم یەک نوێژیان لەدەست دەرنەئەچوو لە جەماعەتە قورئانیان نەخوێنا زۆر بە گەرم و گوڕی بەڵام لە دوای ڕەمەزان ئەو گەرم و گوڕیە نەما خۆ حافیزیان لە قورئان کرد کە ئەنەهو پەیامەکەی خوا بەس بۆ ڕەمەزانە و ماڵ ئاواییان کرد لەگەڵ ماڵ ئاوایی ڕەمەزانە ماڵ ئاواییان لە مزگەوتیش کرد لەوانەیە ئیتر یەک نوێژ جەماعەت نەکەن تا ڕەمەزانەکەی داهاتوو ئەگەر ڕەمەزانەکەی داهاتوو ئیمانەکەیان وەک خۆی مابێ بەخوا نامێنی زۆر زەحمەتە ئیمان وەکو خۆی بمێنێ لەم زروفە سەختە و ناڕەحەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ گورگ لە مەڕی تاکە خوا بۆ نوێژی جەماعەت لە ئیسلامە دانراوە بۆ نوێژی جەماعەت لە ئیسلامە دانراوە تاوەکو تاک نەبیتەوە تاوەکو تاک نەبیتەوە چونکە گورگ کاتێک ئەڕاتە گیانی ڕانێ ناوێرێ بڕاتە گیانی ئەو مەڕانەی هەن لە ناو ڕانەکەیە دائما چیر مەڕێ تاک ببێتەوە پەلاماری ئەوە ئەدا ئەیبا بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جەختەکاتەوە کە تاعەتی دەستمان پێ کردی بێ وازی لێبێنین هاها بە سەحابەیەکە فەرمێ ئەی عەبدوڵڵاه وەکو فڵانە کەس مەوە دەستی کرد بە شەو نوێژی دوایەوە تەرکی کرد تۆ وەکو ئەو مەوە کۆ دەست پێ کرد بەردەوام بە لەسەری و پێغەمبەری خوا ئەفەرمێ أحب الأعمال إلى الله ما دوم عليه وإن قل ئەفەرمێ خۆشەویستترین کار لای خوای گەورە ئەو کارەیە کە بەردەوام بی لەسەری ئەگەر چی کەمیش بێ تۆ بڕیارت داوە نوێژی وتر بکەی نوێژی وتر ئەگەر یەک ڕکاتیش بکەی ئەگەر بە بەردەوامی بیکەی ساڵەکە گشتی لای خوا زۆرە یەک ڕکاتی نوێژی شەو نوێژی بکە بەس بەردەوام بە تا ئاخیر نەوەک ڕۆژێ بیکەیت و ڕۆژێ تەرکیکەی هەر کارێکت کرد هەوڵ دەوازی لێ مەیەنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی وابووە وكان صلى الله عليه وسلم إذا عمل عملا أثبته ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پارەیەکی زۆریان هێنا بوو بۆ بەیتولمالی مسلمانان بۆ بەنق پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوای نوێژی نیمەڕۆ دانیشت تەوزیعیە کرد بەسەر مسلمانانە تەوزیعیە کرد ئەمە بۆ ماڵی فڵانە کەس ئەم بەشە بۆ ماڵی فڵانە کەس پارەکەیان تەوزیع کرد نوێژی سنەتی دوای نوێژی نیمەڕۆی نەکرد لەبەرەوە مەشغوڵ ئەوە بوو کاتێک ئاگای بوو بانگی عەسریدا زۆر خەفەتی خوارد کە سنەتەکەی دوای نوێژی نیمەڕۆی لەدەست دەرچووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە کە گەڕاوە بۆ ماڵ لە دوای نوێژی عەسریش ئەو دوو ڕکاتەی دوای نوێژی نیمەڕۆی کردەوە و لەوە دوا خێزانەکانی ئەفەرمن ئیتر حتا وەفاتی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو دوو ڕکاتەی دوای نوێژی عەسری هەر ئەکرد
خۆ دوای نوێژی عەسر سونەت نییە، بەس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کردی یەکجار تەرکی نەوە کرد، ئیتر بەردەوام ئەبوو لەسەری، لە ماڵە هەر ئەی کرد، بە بەردەوامی ئەی کرد. لە حەدیثی صحیح هاتووە، لە صحیحی مسلمە حەدیثی ژمارە 835 ئەوە هاتووە ئەو حەدیثە. چ ئاگامان لە خۆمان بێ شتێکردمان تەرکی نەکەین. بەردەوامبوون زۆر گرنگە. صراط المستقیم، مستقیم طبعا خۆشەویستەکانم عولەما ئەفەرمن ئەوەیە بەردەوام بی لەسەر تاعەت و دەستی لێبەر نەدەی. خوای تەعالە ئەم وەسیەتەی یعنی بەردەوامبوون و تەرک نەدان وەسیەتی بە هارون و موسا کردووە، وەسیەتی بە محەممەد المستەفا کردووە صلی الله عليه وسلم. گوێ بگرن خوای تەعالە لە سورەتی یونس ئاەتی 85 چی بە موسا و هارون ئەفەرمێ؟ ئەفەرمێ فەستەقیما، ئەفەرمێ ڕاست بن، ڕێگای ڕاست بەرمەدەن، هۆکارەکەشی باسەکە چۆن ڕێگا ڕاستەکە لە دەست دەرەچێ. ولا تتبعان سبيل الذين لا يعلمون، شوێنی ڕێبازی ئەوانە مەکەون کە هیچ نازانن نەفامن. سیکە یعنی کاتێ بتەوێت ڕێگای ڕاست بگری ئەبێ شوێنی ڕێبازی ئەوانە نەکەوی کە نەفامن. بۆیە خۆشەویستەکانم شوێنی ڕێبازی ئەوانە مەکەون کە هیچ نازانن. هەر کەسێ خوای نەناسی واللهی نەزانە نەفامە. بۆیە خوا بە موسا و هارون ئەفەرمێ ئاگات لێبێ و بە پێغەمبەرەکەی خۆشمان هەرەوە ئەفەرمێ. گوێ بگرن لە سورەتی شوڕا ئاەتی 15 خوای تەعالە ئەفەرمێ فلذلك فادعوا واستقم، ئەم ڕێبازەی کە ئێمە بۆتمان نارد بانگی خەڵکی بکە بۆ لای و لەسەریشی بەردەوام بە. ولا تتبع ئەهواءهم، وریا بە شوێنی هەوا و ئارەزووی خەڵکانێکی تر مەکەوە. کاکە ئەو خەڵک ئەوەی تۆی زانی خەڵک نایزانێ، ئەوەی تۆی زانی خەڵک نایزانێ، ئەو ڕێبازەی تۆ فێری بووی بەکەمی مەزانن ئەمەی ئێوە فێربوونە ئەم ڕێبازی خوا ناسیە. واللهی خەڵکانێک ئێ نایزانن پێویستە ئێوە فێریان بکەن، پێویستە ئێوە بە عەتف و بە سۆزەوە بڕۆن باوشیان پیا بکەن فێریان کەن. واللهی ئەمەی ئێمە ئەیزانین ئەگەر ئەوان بیزانن هەر زۆر بەگەرمی ئەیگرن، هەر بە زۆر بەگەرمی دەستی پێوەگرن. بەس ئێمە بەکەم ێزانین، نازانم بۆچی. ئێمە ئەم ڕێبازە جوانەی خوای گەورە کە گەورەترین خەڵاتە بە ئێمە بەخشراوە، ئێمە زۆر بەکەم ێزانین، بەداخەوە قەدری نازانین، وەک خۆی باوشی پێیان ناکەین. حەیفە براکانم، حەیفە ئەم دینە ئاوا بێناز بکەوێ، حەیفە ئەم دینە یەک ماڵما بێ لەسەر ڕووی زەویە پێی نەگا، حەیفە ئەم نیعمەتەی خوای پەروەردگار خەڵکانێک کەپن لەسەر زەویە لە ڕۆژی قیامەتە بێن یەقەمان بگرن بڵێن ئێمە ژیاین پێمانیان نەگەیان. خوایە ئێمە محاسبە مەکە چونکە ئەمانە محاسبە بکە، ئەمان ئەیانزانی ئەم نیعمەتە بەس بە ئێمەیان نەگەیان. براینە ئێمە مەسئولیەتێک و بەرپرساریەتێکی زۆر قورس لەسەر شانمانە. ئەهلی مزگەوت زۆر جوان تێگەیشتون، بۆیە هاتون بۆ مزگەوت. دەی ئەم جوان تێگەیشت نابێ ماڵ مناڵ خەڵکێکەیە زۆر پێویستیان بەمەی ئێمە هەیە بەس نایزانن، هەستەکەن زۆر نابڕتاحن، ژیانیان زۆر پڕە لە قەلەق، لە دڵەڕاوکیە، لە ناڕەحەتی، لە ناخۆشی. پێویستیان بە من و تۆ هەیە ئەم ڕێبازیان پێ بگەێنین تا قەلەقیان نەمێنێت، تا دڵەڕاوکیان نەمێنێت، تا کاتێ سەرەنە سەرسەرین بە ئیسراحەت بخەون. برادەرێکم هەبوو دینی نەبوو، باسی خۆی بۆ مەکردکەوە کە ئەڕواتە سەرسەرین چەندێکی پێچێ 2 سەعاتم پێچێ هەر ناخەوم، هەرام لە قەلەقە. وتم واللهی سوپاس بۆ خوای پەروەردگار، من کە ئەگەمە سەرسەرینەکە باوەڕەکەی لەگەڵ زکرەکانە، زکری خەوتنەکە ئاگام لە خۆم نابێنێ، سەرمەکە نیمەی زکرەکانم لەبیر نەکردووە، خۆم پیا کەوتووە. ئەویت خۆزگا یەک جار لە ژیانم نۆکتووا بووە، یەک جار بخەوتە بڕایمە سەرسەرین 2 سەعات دانەنشتایە. براینە ئەم دینە زۆر پاک و جوانە، زۆر جوانە، بەس پێویستی بە خەڵکانێک هەیە جێبەجێکن دوای بگەێنن بە خەڵکی. بەرهەمی ئەگەرێکێ بەردەوام بێ لەسەر ڕێبازی حەق، لەسەر ئەمەی کە ئێمە لە ڕەمەزانە ئەیکەین، ئەگەر مەرج نییە وەکو خۆی، یعنی مەرج نییە. طبعا ڕەمەزان ئینسان گەرم و گۆرترە، بەڵام هەر ئەمەی کە ئەیکەین ئەگەر چی بە تۆزێک کەمتریشەوە بەس بەردەوام بی، سارد نەبیتەوە،
هەتا کۆتایی بەرهەمەکەی چییە؟ یعنی ئەمە چی بەرهەمێکت پێدا؟ خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا. رزق برا بالرزقان والله رزق الروزي لم رێگایەیە زۆر عجیبە ئیسا ئێمە يعني واتی ئەگەین هەر کەسێ دەست بە دیندارێتیەوە بگرێت دەست بە ئیسلامەتیەوە بگرێ ڕزقی کەمەکە بە پێچەوانەوە. والله لەسەر نوێژە جەماعەتەکانت لەسەر قورئان خوێندنەکەت لەسەر ئەو ڕێبازەی کە لە ڕەمەزانە فێر بووی بەردەوام بە والله ڕزق ئەرز و ئاسمانت بەسەر ئاباری وعدی خوایە. خوای گەورە لە سوورەتی جنە ئەفەرمێ وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا. دوهم خۆشەویستەکانم هەر لە دنیا بەرزە بیتەوە سەیرەکەی بێدینەکان چەند لە ناو خەڵکان ئاشیرینن بەڵام دیندارەکان چەند جوانن. بێدینەکان ئەگەر خەڵکیش ماساویان بۆ بکە وا بزانێ یعنی مەسەلەن ئیسا ئەنێک بێدین هەیە خەڵک بە دەوری هەڵەقونێ مەبەستی تەماحیان پێیەتی بەڵام ئەگەر بیوەیتە ڕاستەقینەوە کەس خۆشی ناوێ پیا. بەڵام ئەهلی ئیمان کاتێ خەڵک بە دەوریایەتی یا خەڵک خۆشیانەوێ بەڕاستی خۆشیانەوێ. دینەکەی وا جوانی کردو پرسیاریان لە ئیبن مبارەک کرد عەبدوڵڵای کوڕی مبارەکی تابعی تەلەبەی ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم وتیان ابن عون طبعا یەکێک بۆ لە گەورەترین پیاوچاکان فەرمویان ئیبن عون بەچی خواگەیانی ئەم پلەیە یعنی ئەم پلە بەرزەی کە بە ئەودرا ئەمە چی وای پێکرد بگاتە ئەو پلەیە؟ فەرمووی بالئیستیقامە فەرمووی بەردەوام بوون براینە یەک عیبادەت بکەی بەس تەرکی مەکەی. قصدم يعني قصدم لفرزكان زياتر بون من الرجو تو الرجو دو شمان و بين شمان بردوان بلسري والله برستكاتوا بون من نوجي جماعتي فرزكان حول بدل لدس الدنس العرش نكابي بقدرت وانا جماعت بك والله براينا زور برستكاتوا للروجك يكتوز قرآن بخوينا بريك دانا بخود ورقية دو ورقة جزء دو جزء بردوان ببسار نبيتوا حر بردوان بتاكو تاي والله زور برستكاتوا براينا أزانا المسلمان وامان هي بل رمضان لدواي رمضان لناو رمضان وك يك قرآن أخواني من شوتم شون لرمضان يعني هر وقت فرمي والله سيرم كده أو أنا أخواني لرمضان شانات واني لو زيادة بخواني يعني حدا كي دياري كردو بوخوي بر لرمضان ودواي رمضان أو حدا لرمضان شهر أوي فيكري قصدم يعني وانا زور أخواني مرجني ايما او نزور بخوانين هر يكي او بي ايشكان من مقدار بخود دانا بردوان بس بردوان بالروجانه لمانيكا يك روجو بقرا بس بردوان با نيجي جماعات لدس ما ده هيج نبي بس بردوان با لبروي دور نبي تو لمسلمانان چی وات في اكا بردوان بي دوشت خوشت زوره بس دوشتي سركي يك زور انسان داوال اخوابك كاتي علي إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين أم آية ودلو بلي روجانا ودلو بلي كاتتو حفظ جار بس لأنه يجا فرزكان تأما علي لناو كان قاي دلت وداوا لأخوابك خواي قورة هداية بدا براينا إيما زور بيويسمان بخواه هيا زور بيويسمان دائما دعا بكين داوا بكين پنا بگرين أخواي قورة چونکە ئەگەر خوا دەست لێ بەردا ئیتر هیچ کەسێ ناتوانێ بتگەڕێنێتەوە هیچ کەسێ ناتوانێ بتگرێتەوە. دووهەم شت خۆشەویستەکانم هاوڕێتیکردنی کەسانی باش چونکە ئەگەر هاوڕێتی کەسانی خراپ بکەی واللهی براینە بە خۆت نازانی کاتێک ئەزانی لە ڕێگا دەرچوویتە. جعفەری کوڕی محەممەد یەکێک بۆ لە پیاو ساڵحین لە پیاو چاکان پیانو تو چۆن توانیت بەردەوام بی لەسەر ئەم ڕێگایە فەرمووی بە سەردانی پیاوچاکان هەر کاتێ بچوومایەتە خزمەتی محەممەدی کوڕی واسع بۆ هەفتەیەک من شەحنم وەرەگرت سبحان الله لە هەفتەی یەک جار ئەچووە خزمەتی یەکێک لە پیاوچاکان لە عولەماکان لە هەفتەی یەک جار ئەڵێ بۆ هەفتەیەک من ئیتر شەحن بووم عینەن وەک مۆبایلەکان وای نا ئێمە پاتریەکەمان پێویستی بە شەحنکردنەوە و تازەکردنەوە هەیە ئەو شەحنە نەکەی ئەمرێ شەحنەکەی تیانەمێنێ ئەمرێ ئێمەش ئیمانەکەمان پێویستی بە شەحنکردنەوە هەیە سەردانی پیاوچاکان بکەن سەردانی ئەهلی ئیمان بکەن پیاوچاکیشە لە مزگەوتا دەسەکەی پیاوچاک لە مزگەوتەکانە هەیە ڕەفیقی ئەوانە بە خەسار ناکەی
خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕەحممان پێ بکەی هیدایەتمان بدەی نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە تاعەت و عیبادەتی ئەممان گەماڵێ قبوڵ بکەی یا ڕەبی خوایە لەوانە نەبین کەوا لە دوای ڕەمەزان هەڵگەڕێینەوە جارێکی تر بگەڕێینەوە بۆ سەر بەزم و خراپەکانی جارانمان یا ڕەبی خوایە لەوانە بین کە بەردەوامە بین لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو نەخۆشیە کە داوای دوعای خێری لێ کردوون کە ئێستا عەمەلیاتەکرێ یا ڕەبی خوایە ڕەحمی پێ بکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە هەموو مسلمانان بکەی یا ڕەبی خەڵکانێک داوای لێ کردوین کەوا خوا مناڵی ساڵحیان پێکەرم بکە یا ڕەبی خوایە مناڵی ساڵحیان پێکەرم بکەی یا ڕەبی خەڵکانێک هەیە کەوا گیراویان هەیە داوایان لێ کردوین دوعای خێریان بۆ بکەن یا ڕەبی خوایە گیراوەکانیان دەرباز بکەی یا ڕەبی خوایە هەیە نەدارە هەیە قەرزارە هەیە احتیاجە یا ڕەبی خوایە فریایان کەوی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت وڵاتمان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری یا ڕەبی لەبین ئەم لایەنانەی کوردستانە ئەم تەفریقە و دووبەرەکیە نەمێنێ خوایە یا ڕەبی نەمان دەنە دەستی دوژمنان جارێکی تر نەمان دەنە دەستی کەسانێک ڕەحممان پێ ناکەن یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئەمانیش هیدایەت بدەی بیان خەیتە سەر ئەو ڕێبازەی کە تۆ پێت خۆشە یا ڕەب العالەمین ئامین